وەزارەتی ڕۆشنبیری هەرێمی کوردستان داواکاریەکەی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بۆ سنووردارکردنی دراما بیانیەکان ڕەت دەکاتەوە و دەڵێت داواکاریەکە بنەمایەکی زانستی نییە. بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوە لە وەزارەتی ڕۆشنبیری ڕایدەگەنێت بۆ یەکلایکردنەوەی ئەو بابەتە لێژنەیەک لە کەسانی پسپۆڕ و وەزارەتە پەیوەنددارەکان پێک دەهێنن. ئەو نووسراوەی کە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کە ئاراستەی وەزارەتی ڕۆشنبیری کردووە پشتی بە ئامار و داتا و زانیاری زانستی نەبەستووە، تەنیا بۆچوونێکە. بۆ ئێمە پێشنیار دەکەین کە لیژنەیەکی هاوبەش لە خەڵکی شارەزا و وەزارەتە پەیوەندیدارەکان بۆ نمونە وەزارەتی ئەوقاف، وەزارەتی ڕۆشنبیری، وەزارەتی ناوخۆ، وەزارەتی کۆمەڵایەتی و ئەو وەزارەتانەی کە معنین بۆ بابەتە لەگەڵ خەڵکی شارەزا لیژنەیەک دابندرێ بۆ هەڵسەنگاندنێکی بابەتیانە و زانستیانە بۆ دانانی ڕێکاری پێویست بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو پرسەدا. جێبەجێ نەکردنی داواکاریەکەی وەزارەتی ئەوقاف لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری لە کاتێکدا لە 15 مانجی ڕابردوودا وەزارەتی ئەوقاف نووسراوێکی ئاراستەی وەزارەتی ڕۆشنبیری کردبوو، تیایدا زیادبوونی تەلاق و بەشێک لە کێشە کۆمەڵایەتەکانی گەڕاندبووە بۆ دراما بیانیەکان، داوای سنووردارکردنی دراماکانیشی کردبوو. وتەبێژی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیش دەڵێت کاریگەریە نەرێنیەکانی پەخشکردنی دراما بیانیەکان بەسەر خێزان بووەتە واقع و پێویستی بە هیچ لێکۆڵینەوەیەک ناکات. داوا دەکەین ئەو درامانەی کە لەگەڵ ئاداب و کللتوری هەرێمی کوردستاندا نایەنەوە ئەوانە سنووردار بکرێت و لە سۆنگەی هەستکردن بە پرسیارەتیمان بۆی کە مامۆستایانی ئاینی بەڕێزی ئێمە بەردەوام لەنێو خێزاندان، لەنێو ئارێشەکانی خێزاندان و لە چێژەکانی خێزان دەکۆڵنەوە. ئەمە بابەتێکی زۆر واقعیە، واتە بابەتێک نییە ئێمە بەڕای من هیچ لێکۆڵینەوەشی ناوێت، هیچ لێکۆڵینەوەکی زانستی پێویست نیە، چونکە بەڕاستی ئێمە لە واقعدا دەژین. ئایا واقعی هەرێمی کوردستان ئەو واقعی ئێمە تێدا دەژین ئەو چێشانی کەوا ڕووبارمان دەبێتەوە، ئێمە هەست ناکەینکەوە ئەو کارە سەرچانەچینکەوە جیابوونەوەی خێزانی ئێمە تێدا دروست دەبێت. بێگومان یەکێک لەو کارە سەرچەکان بوونی ئەو دراما دۆبلاژکراوانەیە کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر خێزان و بەتایبەتیش هەرزەکارانمان کردووە. بۆیە ئەمە بابەتێکی زۆر واقعیە و ئێمە پێشوازیش دەکەین لە هەڵوێستی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کەوا داوای دروستکردنی لێژنێکی هاوبەش لە نێوان وەزارەتە پەیوەندیدارەکان دەکەن. ئەمە بابەتێکی زۆر دڵخۆشکەرە. بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی ڕۆشنبیری هەر میدیایەکی بیندرا و بیسراو بەهۆی پەخشکردنی بەرنامەیەک زیان بە نەریت و ئاشتەوایی کۆمەڵایەتی و خێزان و بەژۆندی گشتی بگەێنێت و هانی جیاکاری ڕەگەزی و توونڕەوی و دەماگیری لە هەموو بوارەکانی ژیان و ئاین و نەتەوە و تایفەگەری و ناوچەگەری بدات لە چوارچێوەی یاسا کارپێکراوەکانی هەرێمی کوردستان سزا دەدرێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕۆژانە چەندین درامای بیانی لە کەناڵە کوردیەکان پەخش دەکرێت کە بووەتە هۆی تێکدانی شیرازەی خێزان و کۆمەلگا، بوونەتە هۆکاری چەندین تاوانی کوشتن و دزی. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.